سامانی ئاژەڵ لە گەرمیاندا بەرەو لە ناوچوون ئەچێت. وشکە ساڵی و کەمبارانی 2 ساڵی ڕابردووی ناوچەکە هۆکاری سەرەکیە. ئێستا لە گەرمیاندا کەم ئاوایی ماوەتەوە کە خاوەنی ڕانەمەڕی گەورە بێت. ئاژەڵداران ئەڵێن پێمان بە خاوەن ناکرێت. حیوانمان لەبەرەوە کەمە کرد بۆمان و خاوە ناکرێ. تەنی ژووە ملیۆنێکە، 2 شلیفکە 20 دینارە، 20,000 دینار. ئەمە 3 ساڵە بەهۆی کەمبارانیەوە لە وەرگا زۆر کەمە، لەوەڕ ینی بە شێوەیەکی زۆر کەمی کردووە و دەغڵودان نییە، بۆیە باری سەرشانی خاوەنڕانەکان قورس بە بەڕاستی. ئەمە هۆکارە سەرەکیی بێبارانی. نزیکەی نیوە زیاتری سامانی ئاژەڵی ناوچەی گەرمیان نەماون. وشکە ساڵی و نەبوونی لە وەرگا و گرانی نرخی خۆراکی ئاژەڵ هەڕەشەی مەترسیداری لە ناوچوونی ئەم کەرتە گرنگەی کشتتوکاڵی ناوچەکەیە. سامانی ئاژەڵ بەڕاستی لە مەترسی لە ناوچوونە، زۆربەی زۆری ئەو خاوەن ئاژەڵانەی کەوا پیشەیان بە خێوکردنی ئاژەڵە و هەموو بژێوی ژیانیان لەسەر ئاژەڵە ناوچەکەیان بەجێ هێشتووە، ئەچن بۆ ناوچە کوێستانەکان بۆ ناوچانی کە لە وەرگای زۆرە، لەبەرەوەی لە ناوچەی خۆمانە بە تەواوەتی لە وەرگان نەماوە و وشکە ساڵیشە هیچ جێگایەکیان بۆ نەما بۆی بتوانن چی ئاژەڵەکانیان بگەێنە لە وەڕەگاکان، مەجبورن ئەیبەن ئەیگوازنەوە بە ڕێژەیەکی زۆر. دەتوانم بڵێم لەسەر نیاوە ئاستی نیوە کەمتر ڕێژەی سامانی ئاژەڵ لە ناوچەکە دابەزیە و یا ئەیگوازێتەوە یا ئەیفرۆشێ. ئاواییەکانیش بەرەو چۆڵبوون دەچن. مەڕووماڵات لە وەڕیان نەماوە و کشت و کاڵیش بەگشتی بووەتە ئەو پیشەیەی خێرێکی بۆ ئاوای نشینان تیا نەماوەتەوە. گەرمیان لەو دەشتە بەرین و پڕخێر و بێرەی جارانەوە بەرەو چۆڵەوانەیەکی وشکەچێت. وشکە ساڵی چەند ساڵی ڕابردوو کاریگەری لەسەر سامانی ئاژەڵیش هەبووە و هەزاران سەرمەڕووماڵات لە ناوچوون. نەسروشت ڕەحم بە ناوچەکە کات و نە حکوومەتیش ئاوڕی لێداتەوە. سامان کەریم کورد چاد نیوز، گوندی عەلیانی سنووری خەزای کفری.